کەسێک لای پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی یا رسول الله من خزمانێکم هەیە سەردانیانەکەم سەردانم ناکەن سەلامیان لێکەم سەلامم لێ ناکەن من چاکم لەگەڵان ئەوان خراپن لەگەڵمە بەڵام من هەر پێم لێ نەبڕین هەر بەردەوام پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی ئەگەر ڕاستکە ئەم شتە ئاوا بێت لای خوا ناوبانگێکی گەورەت هەیە پلەپایەکی ئەجگار گەورە هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی لەیسە الواصل بالمکافئ گەیاندنی سیلەی ڕەحم بەوە نییە ئەگەر ئەو هاو منیش ئەچمەوە ئەو سەردانی کرد و منیش سەردانی کە بۆ سیلەی ڕەحم نییە کیان ئەی چی یارسەوتی گیانی سیلەی ڕەحمەوە ئەگەر ئەو نەهات و تۆ هەر بچیتەوە مادەم موسڵمانە مادەم برا خوشکی موسڵمانتە پێ لەوە دامە بڕە ئەخلاق جوانی ئەوەیە ئەگەر گوێیان پێدایت تۆ ڕەحمەتی بۆ بنێرە تۆ چاکەی لەگەڵا بکە ئەمە لەگەڵ کیاڵم لەگەڵ برای موسڵمانتە لەگەڵ خوشکی موسڵمانتە لەگەڵ کافرێکان ناڵم کە سوکاتی بەدینە دەکات ئەوە برایەکە پێکۆ لەو مزگەوتە نوێژەکە ڕۆژێ غەڵەتێکی بەرامبەر کردی دەما تۆ تەحملکەی قەیچێکە خوای گەورە چۆن وەفی ئیماندارانمان بۆکە لە قورئانە فەرمووی چی ئەذلة على المؤمنین ئەعیزة على الكافرین صفەتی ئیماندارەوەی لە ئاستی برا موسڵمانەکەی زەلیلە زەلیعان ڕوومەتی خۆی بۆ ڕاخستووە غەڵەتیشی بەرامبەکە پێ بنێ بەسەر ڕوومەتیە ئەڵێ برامە ئەی لەگەڵ کافرا شێرە منافقەکان بەعەکسەوەن لەگەڵ کافرە هەر هەموو زەلیل و ملکەت ئاوا لە خزمەتی کافر و ملوورەکانە ئاوەسان و بۆ موسڵمان هەموو خۆیان بلێ بخۆیان کردەوە بەدیێ وا نەبی ئەخلاقی جوانی ئیسلامەتی و موسڵمانەتی ئەوەیە ئەگەر غەڵەتی بەرامبەر کرا تۆ چاکە بەرامبەر بە خەڵەکەی ئێوە ناپرسن بەم ڕۆژگارە ئەم هەموو خەڵکە ئەم هەموو کوشتارە چێ لە میلەتە ئاکرێ خەزوور زاوا کوژێ زاوا خەزوورە کوژێ ئەڵێن براکەی خۆی کوش باو کوڕەکەی کوش کوڕەکە باوکەکەی کوش دراوسی کوش دوو بناوقی ڕیان بوو ئەوە دەکەس یەکتریان کوش ئەوە بژن پەلاماری یەکیە ئەوە ئەمە چی ئەمە هەمووی قەزیە بێ ئیمانێتیەکەی بە قوربان ئیسلام ئەمە من لە ناومانە زیینوە کاتەوە خۆشەویستیمان لە ناوە دروستەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لن تدخلوا الجنة حتى تؤمنوا چاوتان بە بەهەشت ناکەوێت تا ئیمان نهێنن يعني ئیماندار نەبێ ناچێتە بەهەشت ئەی چێ ئیماندارە فەرمووی وەلن تؤمنوا حتى تحابوا کورەکە ئەمە زۆر خەتەرە گوێی لێ بگرن ئەڵێ ئیمانتان نییە تا یەکترتان خۆش نەوێ ناڵێ ڕێز هەر ڕێز بە زاهری ئەڵێ بێدە دڵا براکەتی خۆش بێ کورەکەکی برای موسڵمانتە هاتوچۆی مزگەوتەکە دراوسێکەتە باوکتە براتە ئامۆزاتە نابێ ڕقتان لێ بێ کورەکە نابێ خوێنی یەکتر بە حەڵال بزانن کورە نابێ لەسەر فول لایتێک و لەسەر هۆڕنێک و لەسەر ڕەماشێک و لەسەر نازام چی و عالەمە یەکتر قەتوعا بکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی فێر کردوین هەل ئەدلکم عەلی شەیئین ئیذا فەعەلتموه تەحاببتم شتێکتان پێ بڵێم ئەگەر کردتان یەکترتان خۆش بوێ تیان چی یا رەسوول الله فەرمووی ئەفشوا السەلامە بەینەکم کاکە سەلام لە یەکتر کەن سەلام لە یەکتر کەن کە یەکتر بینن سەلام عەلەیکم چۆنی برا بڕێ کابرا ئەگەر سەلام نەکەی ئەوە مۆڕێکە تۆ مۆڕێکی کردو بەلامە تێپەڕی وەڵای سەلامی نەکردەوە ئیشی شەیتانە ئەی ئەهلی ئیمان ئەڵێ سەلام ئەو ڕۆژی کرد بۆ ئەڵێ سەلام عەلەیکم برا بەڕێزەکەم چۆنیش کرد باش وەڵاو دڵی سازی ئەڵێ وەڵاو لە من پیاوتر بوو ئەزان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی کە دوو برا گەیشتن بە یەک کامیان زووتر دەستی برچاک چۆنی لەگەڵ ئەویکەیان کرد تەوقی کرد ئەویان لای خوا لە پێشترا ناڵێن نە نوێشکەرەکەیان نە ڕۆژوگرەکەیان نە زۆرەوەی خێرەکان نە زۆر عیباد کامیان زوو دەستی برد بۆ لەگەڵ براکەیە تەوقی کرد ئەویان لای خوا لە پێشترا ئەم ئەخلاقە جوانانەمان نەماوە کوڕە جوانەکانم نامەوێت بم بلێرە باسی عیلمتان بۆ بکەم و ئەهەمیەتی عیلم و قورئان و ئەمانە چونکە ئەمانەتان زۆر بکرەوە بەس ڕەفتارەکانمان سەقەتن بووین بەلەکە بەسەر ئیسلامەوە ئیسلامیشمان ناشین و عینبار کرد کاکە بە مێزەری بەرز و بە عەبا و بە ڕیشی درێژ و بە قورئانی بەدەستە و تەسبیحێکی گەورە لە ملا و بەمانە نییە بە قوربان التقوى ها هنا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە خوا ترسین وا لێرە لە ناخی دڵایە کاکە إن الله لا ينظر إلى أجسامكم ولا ينظر إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم خوانا سيري جسم ولا شتانك أنا سيري شكل جلوب بوديكتانك سيري ناخي دل دكا زاني ناخي دل باكا باغنيا